پەتای کۆرۆنا وەک بەڵایەکی نەگریس بۆ ماڵی لەخۆوە نەبوو گرفتەکانی کەرتی تەندروستی ڕوونتر وەدەرخست و کەم و کورتیەکانی زیاتر کرد. سەرباری کێشە و گرفتە گشتیەکانی تەندروستی لەسەر ئاستی هەرێم بەداخەوە لە دەڤەری ڕاپەڕین بەهۆی پەراوێزخستنی لەلایەن وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران هەروەها خراپ ئیدارەدان و جڵە و شیرکردن بۆ هەندێ مافیا لە بەرگی بازرگانیدا و قۆرخکاری و خراپ بەکارهێنانی دەسەڵات کەرتی تەندروستی لەم دەڤەری پڕ ئازارەدا بەرەو داڕمان دەچێت و نەخۆش لە زیاتی چارەسەر بازرگانی پێوە دەکرێت. گۆڕانکاری گشتگیر لە ستافی ئیداری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕیندا بکرێت، ستافێکی دڵسۆز و بەتوانا و دوور لە بازرگانیکردن و پاوانخوازی بۆ هەیکەلی ئیداری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین دیاری بکرێت. 2. هەوڵی فرەلایەن بدرێت لە ڕێگەی نوێنەرانی دەڤەری ڕاپەڕین لە هەر سێ سەرۆکایەتی هەرێم، پەرلەمان، حکوومەت تاوەکو گرنگی زیاتر بدرێت بە کەرتی تەندروستی سنوورەکە و پڕکردنەوەی پێداویستیەکان بە پەلا لە بوارەکانی بینا و ئامێر و دامەزراندنی کادری دڵسۆز و لێوەشاوی بواری تەندروستی، دروستکردنی کارگەی ئۆکسجین لە دەڤەری ڕاپەڕین. 4. هەوڵی جددی بدرێت و پەلە بکرێت لە تەواوکردنی بینای نەخۆشخانە 291 تەختیەکە کە بە تەواوکردنی بەشێکی زۆر لە گرفتەکانی تەندروستی چارەسەر دەکرێت. 5. پەلە بکرێت لە تەواوکردنی نەخۆشخانە خێرخوازیەکەی تایبەت بە کۆرۆنا. 6. دابینکردنی پزیشکی فریاکەوتنی خێرا ترۆماتۆلۆجیست بۆ بەشی فریاکەوتنی خێرا، تەواری و گرنگیدانی زیاتر بەو بەشە و دابینکردنی پێداویستیەکانی.